پێنجەم ڕۆژە لەسەر یەک خۆپشاندان و بایکۆتی قوتابیانی کۆلێژی پزیشکی ددانی سلێمانی بەردەوامی هەیە. ئەوان دوو داوایان هەیە و تا ئێستا هیچ بەڵێنێک نییە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. داوا دەکەن وەرگرتنی قوتابیان لە کۆلێژی ددان لە زانکۆ تایبەتەکان بوەستێنرێت، چونکە ناکرێت بە کۆنمرەی 86 قوتابی هاوشانی ئەوان بێت کە لە زانکۆ حکومیەکان بە کۆنمرەی 97 لەو بەشە دەخوێنن. داواش دەکەن پرۆسەی دامەزراندن بکرێتەوە. پیشی پزیشکی دەدام پوکانە و بچبوونێکی بەرچاوی بەخۆ بینیوە لە پای ئەو زوڵمە زۆرە و هەستکردنمان بەو زوڵمە ئێمە وەک خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددان لە زانکۆ حکومیەکان وەکو زانکۆی سلێمانیش بە تایبەتی لە نەمانی مەودای هەلی کار بۆ دەرچوانی کۆلێژ پزیشکان لە سۆنگەی هەستکردن بە پرسیارەتیمان هەستاین بە بایدکۆڵکردنی هۆڵەکانی خوێندن و کلینکەکانمان تاوەکو بەدەمەهاتنی داواکاریەکانمان کە بریتین لەم سەنخاڵی خوارەوە. سنووردارکردنی کردنەوەی زانکۆ ئەهلیەکان بەرزکردنەوەی کۆنمری وەرگرتنی خوێندکارانیان بۆ 90 کە ئەمە ڕێژەی یاساییە، دامەزراندنی دەرچوان و خۆبەخشانی پزیشکانی ددان، سنووردارکردنی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ ئەهلیەکان، سنووردارکردنی مۆڵەتی سەندیکا بە دەرچوانی کۆلێژی پزیشکی زانکۆ ئەهلیەکان لە پێشینەی بۆ خوێندکارانی زانکۆ حکومیەکانی کۆلێژی پزیشکیدان لە دامەزران و هەلی کار لە پێش زانکۆ ئەهلیەکان. کە لە 2016 بۆ حەڤەوە دامەزراندن وەستاوە بۆ ئێمە دەرچوانی پزیشکیدان لەو کاتەوە دامەزراندن وەستاوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە بیانووی ئەوەی کە پێویستیان بە پزیشکیدان نییە کەچی لە سنتەر و خەستەخانەکاندا بە خۆبەخشەکان ئەوانەی کە دەرچووی پزیشکیدانن شوێنی دکتۆرەکانیان پڕکردوتەوە. ڕۆژی پێنجەمی خۆپشاندانەکانیان هێناوەتە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی. سەرۆکی ئەنجومەن داواکاریەکانیانی وەرگرت و وتی ئاراستەی سەر و خۆمانی دەکەین. قوتابیەکی کۆلێژی پزیشکی ددان دەڵێت ئەوانەی لە زانکۆ ئەهلیەکان دەردەچن ئەوانن کە نەخۆش گلەیی دەکەن لەیان و ئاسی زانستیشیان کەمترە. بەنسبەت و تەلبانی کە لە 66 بەرەو سەرەوە وەرەگیریان یاخود هەندێک تەلبە کەمترشە ئەمە وای کردووە کە لە کۆتاییەکە کلینیک دادنێن پێکەوە نەخۆش کە چێتە لایەن هی ئەوە ناکەمە 86 وەرگیرایە بە 97 وەرگیراوە دوای نەخۆشەکە باجەکەی دەدات کە هەڵەکە لەسەر نەخۆشەکە وەستاب ئەو کە قسە دەدێتە سەر هەموو پزیشکانی دان بەعام یعنی هی ئەوە ناکەمە کۆلێژێکی ئاهلی خوێندێت یا کۆلێژێکی حکومی خوێندێتیەوە مەجگەلەوەی تەسیری کردوتە سەر دامەزراندنمان تەسیری کردوتە سەر ئەوەی کە باجشمان بۆ دروست نەکرێت لەم کۆتاییانەیە یعنی لە هیچ شوێنێکی ترە هەری کات بۆیان نەڕخساوە. ئێمە تەنها لە پارێزگای سلێمانیا دوو زانکۆی ئەهلیمانەیە کە خوێندکاری کۆلێژی پزیشکی دان وەرەگرێ بە ژمارەیەکی زۆر بڵاو بەبێ ڕێژەیەکی سنووردار دیارە بە نیازن ئەم ساڵیش سێم زانکۆ بۆ کۆلێژی پزیشکی دان بکرێتەوە لەم شارەیە. زیاتر خۆپشاندانەکە بۆ ئەوەیە کە نمرەکەش دابەزیوە چونکە لێرە خوێندکار 12 ساڵ هەوڵەیەکە تاکو دەرەجەی 9 بەدەست بێنێت چکە وەرگرتنی خوێندکار لە پزیشکیدا ڕێژەیەکی سنووردار 9 بۆ 9 بەڵام ئێستا لە ئەهلیەکانە دابەزیوە بۆ 86 خوێندکاریش ئەو هەموو ساڵە هەوڵیا و ماندوو بووە تاکو 97 هێنا و ماندووبوون و سترێس و زەخت و هیلاکی ماڵەوە تاکو دەرەجێنە ئێستش خوێندکارێک بە 86 وەرگیرێت بە جدی معقولیەتی تیانێت تەنها لە بەرەوەی بە فشاری پارە ئەتوانێت ئەو لەو کۆلێجە بخوێنێت. قوتابیانی زانکۆ تایبەتەکان پێویستە پێداچوونەیان پێدا بکرێت بە تایبەت بەشە پزیشکیەکان ناکرێت لە پێناو پارە چارەنووسی نەخۆش لە دوا ڕۆژدا لە دەستی کەسانێکدا بێت کە ئاسی زانستی و کۆنمریان کەمترە. ئەوە قسەی بەشێک لە قوتابیانی کۆلێژی ددانی سلێمانیە. هەروەها دەژڵێن پێویستە وەزارەتی خوێندنی باڵا کۆنمرەی وەرگرتن بەرز بکاتەوە بۆ ئاسی زانکۆ حکومیەکان یاخود نزیک لەوە کاریش بکرێت بۆ دامەزراندنی دەرچوانی زانکۆ حکومیەکان و دەرفەتی دامەزراندنیان پێ بدرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.